ئەگەر ئەو قوبوڵم کا گەورەترین مامۆستای منە لەو کوردانەی کە ئێستا لە کوردستان بوونیانەیە وە کابرایەکە هیوای تەمەنپانی بۆ دەخوازم و ناڵێم هیواتەمە دەڵێم ڕەجاء دەکەم ڕەب العالەمین تەمەنی بەرەکەتی بەیاتێ و هیوایەکی زۆر گەشم پێ هەیە کە زۆربەی خەڵکی کوردستان لە دەرەوەی کوردستانیش بۆتە قیبلە نمایەک بۆ هێنانەوەی ئەو پەیامە پیرۆزەی خوای گەورە لەسەر دەستی چەند کەسانێکی وەک جەنابیان ئاشتیانە متەرجمێکی ژیرە متەرجم یعنی بە معنای کەلیمە متەرجمی ئاینەوە متەرجمێکی ژیرە و مامۆستایەکی گەورە بە ڕێزی کوردستانە کە شایستەی ڕێز و تەقدیرە لە هەموو خاڵێکی گرنگتر دووشت پێ دەڵێم کە لە ژیانیوە ڕوویدایە خەڵک نازانی ئەو کابرا 20 ساڵی تەمەنی تەرخان کردیە بەس لەسەر خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەر فقط ئەوە یەک دووەمیش لە ژیانیەوە کابرایە هەموو خوتبەکانی سیرکە نەباسی غاندی دەکات نەباسی سوقرات دەکات نەباسی ئەفلاتون دەکات باسی یەک عولەمای غەیر